پێویستە کورد لە تەواوی پرۆسی سیاسی عێراق بکشێتەوە لە هەڵبژاردنەکان بەشدارینەکە بابەتێکی سیاسیە و لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە ئەم بابەتانە بەردەوامیان هەیە و هەمیشە حکوومەتی عێراقی کاری لەسەرەوە کردووە کە کێشە نەتەوەیەکانی کورد لە چوارچێوەی موچەی فەرمانبەران و بابەتی دارایی بچووک بکاتەوە. کورد پێویستە کارتەکانی خۆی بەکار بێنێ و پێویستە کورد یەک دەنگ یەک هەڵوێست لەبەرەوەی ئەم بابەتە تەنها مەسەلە موچە نییە. ئەگەر ئێمە بێت و لەسەر بابەتی مەسەلەی موچە و ئەو دانوستدانەی کە هەن لەگەڵ حکوومەتی عێراقیە بە دڵنیایی هەموو ئەو بابەتانەی کە هەمانن هەموو ئەو لایەنە ئابوووریانە بابەتە سیاسیانی کە هەن ئێمە تەسلیم بە عێراقیانەکەین و لە کۆتاییکەشە ئەوان هەمان هەڵوێستی بڕینی موچە و بەکەم سیرکردنی خەڵکی کوردستانە بێ. بۆیە بە بڕای من باشترە کورد ئەم جارە یەک هەڵوێست و بڕیارێکی جددی بە لەوەی کە کشانەوە لە تەواوی پرۆسی سیاسی لە عێراقا کە ڕەنگە من ساڵانێک بێ هەمیشە لە وتارەکانمە باسم لەوە کردووە کە پێویستە کورد لە تەواوی پرۆسی سیاسی عێراق بکشێتەوە لە هەڵبژاردنەکان بەشدارینەکە لە پەرلەمانە نەبێت لە حکوومەتان نەبێت. حکوومەتێک کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ تۆکە هیچ پێویست ناکاتەوە بوونت هەبێتی هەیە